سڵاو ئەم کاتان باش سڵاوی گەرمی خۆم و هاوکارانم پێشکەش بە ئێوە بینەرانی بەڕێزی بەرنامەی تەوارەکان. تەوری ئەمجاری بەرنامەکانمان تەرخان کرا بە گرنگترین ڕووداوەکانی ژنان لە چەند مانگی ڕابردوودا. سەرەتا چەند هەواڵێک تایبەت بە ژنان دەبینین و دەگەڕێنەوە وڵاتان بۆ درێژەی بەرنامەکەمان. دوو شاعر و دەرهێنەرێکی فیلم دادگایی کران. بەپێی هەواڵی رادیۆ زەمانە، دوو شاعر بەناوەکانی فاتمە ئیختیساری و مهدی موسەوی لەگەڵ بەرهەمهێنەرێکی فیلم کە ناوی بڵاو نەکراوەتەوە بە تۆمەتی چالاکی پرۆپاگەندە دژی نظام لە ڕێگەی هاوکاریکردنی هونەرمەندێکی ئێرانی دانیشتووی دەرەوەی ئێران لە دادگای ئینقلابدا دادگایی کران. ئەمیر ڕەئیسیان پارێزەری ئەو تۆمەتبارانە لەم بارەیەوە ڕایگەیاندووە. دانیشتنی دادگاییکردنی ناوبراوان ڕۆژی یەکشەممە 9 سەرماوەز بەڕێوە چووە. 500 ژنی تورکەمانی لای داعشن. باس نیوز بڵاوی کردوتەوە. هیمان ڕەمزی سەرۆکی کۆمەڵی ژنانی تورکەمان ڕایگەیاندووە لە کاتی هێرشی داعش بۆ ناوچە تورکەمانەکانی سنووری پارێزگای مووسڵ زیاتر لە 500 کچ و منداڵی تورکەمان لە تەڵعفەر و مووسڵ لای داعشن. ئەو سەبارەت بۆ ژن و منداڵە تورکەمانانە گوتی ژمارەی منداڵەکان 120 و ئەوانی دیکە ژنن. سەبارەت بە داواکاری داعش بۆ ئازادکردنیان گوتی داعش بۆ ژنانەی ڕاگەیاندووە پەیوەندی بە بنەماڵەکانتانەوە بکەن و بێن بتانگەڕێننەوە، بەڵام کەسوکاری ئەو ژنانە خۆیان ناکەنە خاوەنیان. هیمان ڕەمزی سەرۆکی کۆمەڵی ژنانی تورکەمان هەروەها دەڵێت بەشێک لەو کچانە لەلایەن داعشەوە دەستڕێژی سێکسیان کراوەتە سەر. زیاتر لە 25 کرد لە گوندێکی خۆیان لە سنووری مووسڵ بە بەرچاوی کەسوکاریانەوە دەستڕێژی کراوەتە سەر، بەستونی برقەوە بەسراونەتەوە و ئەشکەنجەش دراون. سەبارەت بە هەواڵەکان بۆ ئازادکردنیان ناوبراو گوتی بەرپرسانی تورکەمان بێدەنگن لە هەواڵەکانیان بۆ ئازادکردنیان، زۆر جاریش هەڕەشە لە کەسوکاریان دەکەن بۆ ئەوەی قسە لەسەر ئەو تورکەمانانە نەکرێت. چارەنووسی زیندانیەکی ژنی چالاکی بواری ژنان نادیارە. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات یەڵدا پەژوهێش کاتژمێر 5 سەر لە بەیانی ڕێکەوتی سی خەزەڵوەر بەدەستی هێز ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامیەوە لە ناو ماڵەکەیدا دەست بەسەر کراوە و هێزەکانی کۆماری ئیسلامی لە کاتی دەست بەسەرکردنیدا بێجگە لەوەی کە حکمی دەست بەسەرکردنی ئەو ژنە چالاکەیان نەبووە دەستیان داوەتە پشکنینی ماڵەکەی و هەروەها دەستیان بەسەر کەلوپەلی تایبەت بۆ ژنە زیندانیە بە تایبەتی لاپتۆپەکەیدا گرتووە. جێگەی باسە ئێستاکە بە دوای 2 حوت و دەست بەسەربوونی ئەو ژنە چالاکەی بواری ژنان هێشتاکە هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتن و بارودۆخی لەبەردەستان نییە. ئەوە لە کاتێکدایە کە بنەماڵە و پارێزەری ئەو ژنە چالاکە چەندین جار سەردانی دادگای ئینقلاب و باقی دامەزراوە پەیوەندیدارەکانیان کردووە، بەڵام تاکو ئێستا وڵامێکی ڕوونیان نەدراوەتەوە. شایانی باسە ئەو ژنە چالاکە پێشتریش بە دوای بەڕێوەبردننی کۆبوونەوەیەک لە ژووری بەرەنگاری لەگەڵ توندوتیژی دژی ژنان لا ڕێکەوتی 5 سەرماوەزی ساڵی 1391 یاتاوی دەست بەسەر و بە دوای 5 مانگ زیندانی بوون بە دانانی بارمتە ئازاد کراوە. ڕەوشی ژیانی ئاوارەکانی چیای شنگاڵ لە مەترسیدایە. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات باس نیوز بڵاوی کردوتەوە کە ڕۆژی یەکشەممە 16 سەرماوەز ئاشتی کۆچەر فەرماندەی پێشمەرگە لە چیای شنگاڵ ڕایگەیاندووە کە ماوەی هەفتەیەکە هیچ هاوکاریەک نەگەیشتوتە ئاوارەکانی چیای شنگاڵ و ڕۆژ بە ڕۆژیش ڕەوشی تەندروستیان خراپتر دەبێت. ئاشتی کۆچەر لە درێژەدا ڕایگەیاندووە بۆ چارەسەرکردنی بە پەلەی کێشەکەی داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە ژمارەی فڕۆکەکان زیاد بکات بۆ ئەوەی هەموو ئاوارەکان بۆ پارێزگای دهۆک بگوازرێنەوە. فەرماندەکەی پێشمەرگە ڕوونی کردەوە کە بەهۆی سەرما و نەمانی خوراکی پێویست ڕەوشی ئاوارەکان لە مەترسیدایە. تا ئێستا 8,000 کەس لە ئاوارەکانی شنگاڵ لە چیای شنگاڵ ماونەتەوە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بەهانایەنەوە بچێت. کچێکی تەمەن 19 ساڵەی بەهایی بەدەست هێزەکانی ڕژیم ڕفێنرا. بەپێی هەواڵی هێرانە ڕۆژی پێنجشەممە 13 سەرماوەز چەندین کەسی نەناسراو کە بەپێی وتەکانی خۆیان هێزی بەسیجی کۆماری ئیسلامی بوون ئالکا میساقی شارومەندێکی بەهایی دانیشتووی تەورێز
بە زۆرۆملی و هەڕەشە سواری ماشینێک لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە دەکەن و دواتریش بە دوای چەند کاتژمێر گەڕان لە نێو شەقامەکانی شاری تەورێزدا پرسیارێکی زۆری لێ دەکەن کە زیاتری ئەو پرسیارانە وەکو لێپرسینەوەی هێزەکانی کۆماری ئیسلامی بوون. بە دوای ئەو لێپرسینانەوە لە شەقامێکی ئەو پەڕی شاردا لە ماشین دەیدەبەزێنن. جێگەی ئاماژەیە پێشتریش ئەو کچە تەمەن 19 ساڵە بەهاییە لەلایەن دەستگا ئەمنیەتەکانی دیکەی کۆماری ئیسلامیەوە درابۆ بەر ئازار و ئەشکەنجەکردن. شایانی باسا سەرچاوەیەکی ئاگادار لەم بارەیەوە ڕایگەیاندووە. ئەمە یەکەمین جارە کە لە شاری تەورێز هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی شارومەندێکی بەهایی بۆ شێوەیە بۆ ماوەی چەند کاتژمێر دەڕفێن و بە دوای چەندین کاتژمێر لێپرسینەوە هەڕەشە و ئازار ئازادی دەکەن. ئێران شەشەمین وڵاتی خراپی جیهانە بۆ ژنان. بەپێی هەواڵەکانی هێرانە ماڵپەڕێکی ئینگلیزی زمان بە ناوی هافینگتون پۆست نووسیویە کە ناوەندی جیهانی ئابووری پێوەرگەلێکی وەکو دەرفەتی کاری یەکسان، ئەگەری هەبوونی تەندروستی و بیمە، ئەگەری خوێندن و توێژینەوەی بەشداریکردنی سیاسی لە نێوان پیاوان و ژنان لە وڵاتانی جیهاندا لێک داوەتەوە کە بەپێی ئەو لێکۆڵینەوەیە ناوی 10 وڵاتی خراپی جیهان بۆ ژنان بڵاو کراوەتەوە. جێگەی ئاماژەیە کە لە لێکۆڵینەوەکەی ناوەندی جیهانی ئابووری داهاتووە کە ئێران شەشەمین وڵاتی خراپی جیهانە لە بواری چەوساندنەوە و هەڵاواردنی ڕەگەزی و پێشێلکردنی مافی ژناندا و هەروەها یەمەن، پاکستان، چاد، سووریە و ماڵی لە ڕیزی یەکەم تا پێنجەمی وڵاتانی خراپدان بۆ ژنان. بەپێی ئەو هەواڵە وڵاتانی ساحلی عاج، لوبنان، ئۆردۆن و مەراکێش بە دوای ئێراندا خراپترین وڵاتانی جیهان بۆ ژنان و لە نێوان ئەم 10 وڵاتە خراپەی جیهاندا بۆ ژنان بە تەنیا وڵاتی پاکستانە کە بەشداریکردنی ژنانی ئەو وڵاتە لە پەرلەماندا زیاتر لە 20% و باقی وڵاتەکانی دیکەی کە ئێرانیش دەگرێتەوە بەشداریکردنی ژنانیان لە پەرلەماندا کەمتر لە 20%. بەپێی ئەو راپۆرتە هەندێک لە هۆکارەکانی چەوساندنەوە و یەکسانی نەبوونی ژنان و پیاوان لە 10 وڵاتی خراپی جیهاندا بۆ ژنان نەبوونی گەشەپێدانی ئابووریە کە دەبێتە هۆی ئەوەی کە هێزی کار بەباشی پەروەردە نەکرێت. لە درێژەی راپۆرتەکەی هافینگتۆن پۆستدا هاتووە بەشداری ژنان و چالاکی ئابووری و دەستپێڕاگەیشتن دەرفەتی کاریش بۆ ژنان لە نێوان ئەو 10 وڵاتە کە وەکو خراپترین وڵاتانی جیهان بۆ ژنان ئاماژەی پێکراوە. لە خوارەوەیە و لە وڵاتانەدا پیاوان 3 قاتی ژنان دەرفەتی باشتریان بۆ دۆزینەوەی کاری باشتر هەیە. ڕۆژی تەندروستی زیندانیەکی ژنی چالاکی مافی منداڵان ناجێگیرە. بەپێی هەواڵی کەمپێنی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، ئاتینا دائیمی ژنێکی زیندانی چالاکی بواری منداڵان و چالاکی مافی مرۆڤ بە دوای تێپەڕاندنی 2 مانگ دەست بەسەر بوون هێشتاکە لە ژووری تاکەکەسی بەندی 2 ئەلفی سپەدایە. بە وتەی سەرچاوەیەکی ئاگادار ئەو ژنە چالاکە لە بارودۆخێکی خراپی جەستەیی و دەرونیدا بەهۆی نەبوونی پێداویستی پزیشکی تووشی نەخۆشی پێست بووە و هەروەها هێزی بینینیشی کەم بۆتەوە. ئەو ژنە زیندانیە لە دوایین پەیوەندیەکانیدا ڕایگەیاندووە کە لە ئەگەری ڕوون نەبوونەوەی چارەنووسی دەست دەداتە مانگرتن. جێگەی ئاماژەیە ئەو ژنە چالاکە تەمەن 26 ساڵە کە چالاکی مافی منداڵانی کار لە شاری تاران بووە و هەروەهاش لە گروپێکی پشتیوانیکردن لە منداڵانی کوبانی و شنگال و غەزە چالاکێکی بەرچاوی بووە و تەنانەت لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا لە کەمپینی پشتیوانیکردن لە کۆبانێ لە شاری تاراندا بەشداری کردبوو. ئەگەری ئەوە هەیە هۆکاری دەست بەسەرکردنەکەی بۆ ئەو چالاکیانە بگەڕێتەوە. جێگەی باسە سەرچاوەیەکی ئاگادار سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکردنی ئەو ژنە زیندانیە ڕایگەیاندووە کە هێزە ئەمنیەتیەکان لە دەست بەسەرکردنەکانی ئەم دوایانە لە ماوەی بەدواداچوونی بنەماڵەی دەست بەسەرکراوان ئاماژەیەکیان بە پەیوەندیداربوونی بنەماڵی ئەو ژنە چالاکە زیندانیە بە گروپەکانی نەیاری کۆماری ئیسلامیەوە لە دەرەوەی ئێران کردووە و ئەگەری ئەوە هەیە کە ئانتانیا دائیمی هەر لەو پەیوەندەدا دەست بەسەر کرابێت. ژنانی کرماشان بەرەنگاری هێزە ئینتیزامیەکان دەبنەوە. بەپێی هەواڵی نیسان نیوز ڕۆژی یەکشەممە 16 سەرماوەز لە کاتێکدا هێزە ئینتیزامیەکانی ئەو شارە بە هاوکاری دەست و پەیوەندەکانی ڕژیم لە هەوڵدا بوون ماهوارەی 2 گوندی ماهیدەشت لە پارێزگای کرماشان کۆبکەنەوە لەگەڵ بەرەنگاری ژنانی ئەو گوندانە ڕوبەڕووبوونەوە و ڕێگەیان نەدا کە دەست بەسەر ماهوارەکانیاندا بگرن. هێزە ئینتیزامیەکان پاش ئەوەی بینیان کە توانایی بەرەنگاریان لەگەڵ ژنان و کچانی ئەو گوندانە نییە بەپەلا گوندەکەیان بەجێهێشتووە.
گرتن و لە بەندکردن و لە هەمان حاڵدا گوشارهێنان بۆ سەر ژنان لە ئێران شتێکی تازە نییە. بە درێژایی دەسەڵات کۆماری ئیسلامی و ژنان لە ململانەدا بوون. بنەماکانی ویلایەتی فەقیه و حاکمانی باڵادەستیان ڕژیمە لە ماوەی زیاتر لە 30 ساڵدا کەڵکەن لە هەموو جۆرە ئەمرازێکی دەسەڵات وەرگرتووە بۆ دژایەتی ژنان و بربەستداناندا بەرامبەر هەر هەوڵێکی ژنانی تێکۆشەری ئێرانی. مێژووی زیاتر لە 3 دەی ڕژیم لەلایەکەوە هەر لە سنەوەی مافی دادوەری لە ژنانەوە بگرێت تا دەگاتە کردنی تێزاب بەسەر ژنان لەلایەن دارودەستەی بەسیج و هێرشکردن بەچەخۆ بەسەر ژنان لە شاری جەهرۆم و لە هەمان حاڵدا هەوڵ بۆ چەسپاندنی یاسای دژەژن و بەتایبەتی ڕاگررتنی ژنان لە ماڵەوە بێمافکردنی ژنان وەک نیوەی کۆمەڵ لە مافی بەرابەر و هەروەها جیاکردنەوەی پارک و تووبوس و پیادەڕەوەکان و هێنان ئارای گەڵاڵەی نادیموکراتیکی بەناو پشتیوانی لە بنەماڵە لەم دوایانەشدا گەڵاڵەی بەخۆجێیکردنی جنسیەتی خوێندکارانی کرد سەلمەنەری دواکەوتووی حاکمانی ئێران و سیستمی دژەژنی کۆماری ئیسلامیە. ماوەیەکە هاوکات لەگەڵ هاتنی وەرزی سەرما و شاهدی تۆنبوونەوەی کەشی ناوخۆین لە دژی ژنان لەسەر شەقام و مەیدانە گشتەکان و تەنانەت ئەوە تا جێگەیەک ڕۆشتۆکە وەزیری ئێرشاد بۆ مەجلیس بانگ کراوە سەبارەت بە پۆشینی جلوبەرگی ژنان و توندکردنەوەی کەشی ناوخۆی ئێران قسە و باس کراو. لەلایەکی دیکەوە دۆخی ژنانی باوەڕمەند باینی بەهایی و ژنانی کرێکار و ژنانی سەرپەرشتی بنەماڵە و ژنانی ڕۆژنامەنووس تا دێت زیاتر بەرتەسک دەبێتەوە و هەواڵەکان باس لە گرتنی ژنانی ئەو بوارە و چالاکانی ژنان بۆ زیندان دەکەن. لە درێژەی گوشارەکان بۆ سەر شارەمەندانی کورد لە شارە جاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵات هێز ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی لە شاری سنا بە ناوی پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی باگرتن و لێپرسینەوە و پێشگرتن بە کچان و ژنانی ئەو شارە گوشاران خستۆتە سەر شارەمەندان و کێشیان بۆ دروستکردن. جێگەی باسا هێزە ئەمنیەتەکان هەر جارۆ بە بیانوویەک کێشە بۆ شارەمەندانی کورد ساز دەکەن و بە ئەمەری تارزەکردنی شارە کوردنشینەکان تەنانەت ڕێگەی هاتوچۆی کسانی خوێندکاریش دەگرن. بەرەبەر چاوگرتنی ئەوانەی باسی هاتوو بە سنجدان بە بەهێزبوونی فەرهەنگی ڕاوەستان و بەرەنگاربوونەوەی بزوتنەوەی ژنان سەرڕای گشت ئەو بەها قورسانی کە ژنان لەم چارەکانەدا بینیویانە ئەوەی ئێستاکە وەک ئەمری واقع لە ئاستی کۆمەلگای ئێراندا دەکەوێتە بەرچاو پێداگری و درێژەدانی خەباتی ژنانی ئێرانە بە شێوازی جۆراوجۆر. ئەوەی ئێستاکە لە ئێراندا دەبینرێت سەرڕای گشت گوشارەکان نەک نەبووتە هۆی پاشەکشێ ژنان بگرە وەک هەواڵەکان باسی دەکەن ژنان و کچان لە ئێران لە ڕێگا جۆراوجۆرەکاندا چیان بۆ کرابێت بە دژایەتی و کولتورە دژەژنیە لە ئێران خەبات دەکەن. ئەم بزوتنەوەیە بگرە درێژەدان بە تونترکردنەوەی گوشارەکان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەپێی ئەوەی تاکو ئێستاکە بینراوە هۆی وزە و توانایەکی زیاتری بزوتنەوەی ژنان بۆ گەیشتن بە مافەڕەوەکانێنە. لە بەرنامەی ئەم جارشمان و توێژێکمان ئەنجامدەوە میوانێکمان هەیە بۆ وەڵامدانەوە بە پرسیارەکانمان. لێرەدا ئەو پرسیارە دێتە ئاراوەکە پاش هاتنە سەرکاری حەسەنی ڕۆحانی وەک سەر و کۆماری ئێران دۆخی ژیانی ژنان ڕۆژ بە ڕۆژ خراپ و خراپتر بووە. هۆکاری چییە؟ با سلام و تشکر از شما برای انجام این مصاحبه و با سلام خدمت بینندگان و شنوندگان. دید خب پاسخش کاملا روشن هست. ببینید نظام جمهوری اسلامی یک اصولی برای خودش داره. بر اساس اصل 4 قانون اساسی تمام قوانین اجتماعی، سیاسی، اقتصادی، فرهنگی همه بر اساس اصول اسلام بایستی تدوین بشه. مسائلی که در رابطه با زنان هست، قوانینی که مربوط به زنان هستن مسلماً در این رابطه شده. بنابراین قوانین تبعیض‌آمیزی که علیه زنان وجود داره با آمدن و رفتن هیچ کدوم جمهورها هیچ تغییری نخواهد کرد. رئیس جمهور وظایفش چیزی دیگه هست و قوانین هم سر جاش هست. قوانین معننه تعریف کنه. بنابراین اگر مردم امید دارند به اینکه با رئیس جمهور
وضع زنان مثلا تغییر بکنه، وضع کارگران تغییر بکنه، وضع قوم ها تغییر بکنه. این تصور درستی نیستش. ببینید ما قوانین تبعیض‌آمیز زیادی علیه زنان داریم که این قوانین تبعیض‌آمیز برگرفته از همون قانون شرع. البته بعضی ها میگویند که این قرائتی است از اسلام، قرائت‌های وجود داره. من به این ماجرا ندارم، به اصل این کار که قانونی که وجود داره، قوانین رو که خدمتتون عرض کردم 4 قانون اساسی هست که تدوین شده و اگر چیزی باید تغییر بکنه این قانون اساسی ماست که تغییر باید بکنه. ببینید مثلا ما در مقدمه همون قانون اساسی ایران مطلبی رو که در مورد زنان نوشته شده فقط به نقش مادری زن بها داده شده و ارزش قائل داده شده، نه به زن به عنوان یک انسان. به زن به عنوان انسان در قانون نگاه نشده، به عنوان مادر نگاه شده، به عنوان زن نگاه شده و نتیجه قوانینی هم که در مورد زنان وضع شده ناشی از همین مسئله است. اما در مورد اینکه فرمودین وضع زنان با روی کار آمدن آقای روحانی بدتر و بدتر شده، ببینید مثلا این ماجرای اسید پاشی که در اصفهان رخ داد، ماجرای چاقوکشی به زنان که در جهرم اتفاق افتاد و یک آقای بسیجی به نام آقای بهشتی، فکر میکنم اگر اسمش رو درست گفته باشم، ایشون خودش گفته که من به دلیل اینکه میخواستم امر معروف و نهی از منکر رو عملی بکنم، در بازجویی‌هاش گفته، اینجوری در سایت ها نوشتند، میخواستم این رو عملی بکنم و خب پای صحبت یکی از آقایون نشسته و یک همچین چیزهایی بهش گفته شده، رفته فکر کرده اگر چاقو بزنه به خانم ها امر به معروف و نهی از منکر عملی رو انجام داده. یا مثلا ماجرای اسید پاشی، اینها به نظر من بخشیش ناشی از اختلافات درون حکومت هست که اون جناحی که بنیادگرا هست، اون جناحی که میخواد با زور، با فشار مردم رو وادار به انجام یک سری رفتارها بکنه، از یک همچین روش‌هایی که بسیار هم غیر انسانی است استفاده میکنه. اینجاست که خب ما به نظرمون میاد که وضع زنان بدتر شده، اما دلیلش رو باید بدونیم که چرا، چه عواملی باعث میشه که وضع زنان مثلا با روی کار آمدن آقای روحانی یا مثلا فرض کنیم در دورانی که آقای خاتمی بود، میبینیم فشار روی زنان بیشتر میشه، فشار روی زنان در دورای آقای روحانی بیشتر میشه. ما باید ببینیم به دنبال علت بگردیم چطور میشه که یک همچین شرایطی به زنان جامعه تحمیل میشه. هۆکاری لە بەندکردن و سەرکوتی لە ڕادەبەدەری ژنان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆچی دەگەڕێتەوە؟ خب این باز برمیگرده به همون دقیقاً سوال اول شما. باز هم همون اختلافات درون حکومتی به نظر من یکی از دلایلش هست که اولین و به اصطلاح دم دست‌ترین اهرم فشار روی هر دولتی که سر کار میاد مسئله زنان هست. این یک بخش قضیه است و بخش دوم به هر حال کنترل جامعه از طریق کنترل زنان، طریق پوشش به اصطلاح خانم ها هستش که میتونن حضورشون رو، نیروهای سرکوبگر حضورشون رو در جامعه تثبیت بکنن، ماشین های گشت در خیابون ها باشند و از این طریق ایجاد رعب و وحشت بکنن، فضای امنیتی ایجاد بکنن، بتونن حضورشون رو در جامعه حفظ بکنن. خب برای این افراد فرقی زمستون و تابستون نداره. مسئله چیزی دیگری است. مسئله فقط پوشش خانم ها نیست، بلکه مسئله مبارزه و دعواهای درون گروهی هست. این یک، و به قول شما خب زمستون بالاخره همه پوشش کامل دارن دیگه، هوا سرد هست و لباس میپوشن، ولی دلیلش اون هست. و دوم این که خب هدف این هست که خانم ها رو وادار به
پوششی بکنن که باب میل خودشون هست. یعنی اون چیزی که حالا هنوز هم بعد از 35 سال هنوز تکلیف خودشون رو اینا با خودشون نمیدونن که پوشش اسلامی چی هست. آیا پوشش اسلامی رنگ از لحاظ رنگ سیاه و قهوه‌ای و مشکی هست، توسی هست؟ این در کجا اومده؟ این سایز لباس بلندی و کوتاهیش چقدر باید باشه؟ وقتی قرار بدن پوشیده باشه چه فرق میکنه که این بلند باشه یا یک شلوار باشه با یک مثلا بلیز کوتاه روی اون؟ بدن پوشیده است دیگه. اما اینا همه بهانه است. همه اینها بهانه است برای دقیقاً کنترل جامعه، برای حضور در جامعه، برای سرکوب زنان و برای خفه کردن صداهایی که اعتراض آمیز هست. اینا دلایلی هستش که به نظر من در مقاطع مختلفی استفاده میشه و خب کمابیش هم موفق بودن. مسئله دیگریش که اغلب رسانه ها، اغلب افراد صحبت از بازداشت خودسرانه میکنن. این رو هم هنوز ما تعریفی نداریم چه بازداشت خودسرانه است. خودسر یعنی اینکه یک نفر تو خیابون وایساده بره یک نفر رو دستگیر بکنه، بازداشت بکنه. اما اینها افراد رو میگیرن، میبرن، نیروهای تعریف شده هستند، بالاخره در یک جایی از این نظام قرار دارن. اینها اگر واقعا اینقدر هردنبیل هست اون مملکت که هر کس میتونه اگر بسیجی باشه همینطور بره یک نفر رو بازداشت بکنه، پس باید به حال اون مملکت گریست. به نظر من اینا از یک جایی دستور میگیرن. اینجور نیست که افرادی که عاملا خودسر نیستن آمر دارن. این افراد آمرین اینها باید مشخص باشن. زمانی ما میتونیم بگیم بازداشتی خودسرانه است که یک نفر همین طوری برداره یک نفر رو بگیره. حالا بعضی ها میگن که بازداشتی که حکم نداشته باشه خودسرانه است. خب این رو هم باید گفت. بعضی ها اینقدر پشتشون گرم و قوی هست که از هر حکمی بالاتر هست. اگر این شکلی باشه 99% دستگیری هایی که در ایران اتفاق افتاده باید بگیم خودسرانه است. چون که وقتی میان در خونه طرف رو میگیرن میبرن وزارت اطلاعات، حکم نشون نمیدن. تو خیابون میگیرن، حکم نشون نمیدن. شاید به این دلیله. اما ما هم وظیفه داریم که این رو برای مردم روشن کنیم که به این معنا نباشه که اون طرف تبرئه بشه یا مثلا سیستم تبرئه بشه، بگیم نه همه چی خوب، همه چی مرتب هست و اینها یک سری آدم‌های خودسر و بی‌مسئولیت هستن که میان به جون مردم. مەبەستی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی لەم کارانە چییە؟ ئەی هەوێت چی بسەلمێنێت بە خەڵک و بەتایبەتی بە ژنانی ئێرانی؟ ببینید این 35 سال که به درستی هم اشاره کردید و واقعا به هر قشری، هر طبقه‌ای و حتی به قول شما به جوانان، به زنان، به پیران، بازنشسته ها، کارگران، ثروتمندان، هر کس در کشور مشکلات خاص خودش رو داره. یکی از دلایل اصلی دقیقاً اینه که خود جمهوری اسلامی نمیدونه میخواد چی کار کنه. 35 سال واقعاً نمیدونه میخواد چی کار کنه. فکر کردن که یک حکومت اسلامی بر مبنای دستورات اسلامی تأسیس خواهند کرد، در حالی که الان ما در قرن 21 هستیم با مسائل و مشکلاتی که و نه فقط مشکلات، با پیشرفت‌های علم، با تحولاتی که در کل جهان اتفاق افتاده و اگر یک سیستم، یک نظام نتونه خودش رو هماهنگ با پیشرفت‌های جهانی بکنه، محکوم به شکسته. یک جوان ایرانی خودش رو با جوانان یا در جای جای جهان مقایسه میکنه. اینترنت خوب میخواد، ارتباطات خوب میخواد، برنامه تلویزیونی خوب میخواد، تفریحات سالم خوب میخواد، ورزش میخواد، سینما میخواد، تئاتر میخواد، موسیقی میخواد. هر کس به فراخور حال و نیازش یک سری خواسته ها داره. زن امروزی ایرانی که اینقدر توانایی داره
که 65% کرسی‌های دانشگاه رو به خودش اختصاص میده و این هم ابداً ربطی به جمهوری اسلامی نداره، بلکه یکیش مسئله جهانی هست و دوم اینکه این پیشرفت و زنان قبل از انقلاب شروع کرده بودن و این در تداوم قبل از اون هست. یعنی از 1906 که خانم بیبی وزیروف اولین مدرسه دختران رو به نام مدرسه دوشیزگان تأسیس کرد تا سال 1912 56 تا مدرسه ساخته شد. یعنی در عرض 6 سال تعداد مدارس دختران 56 برابر شد. ما ببینیم، مطالعه بکنیم، ببینیم در کدام مقطع تاریخی ایران در عرض 6 سال تعداد مدارس دخترانه 56 برابر شده. پس این نشون دهنده این هستش که زنان ایران تشنه آموختن هستند، میخوان برابری خودشون رو با مردان جامعه داشته باشن و به همین دلیل هست که خوب پیشرفت میکنن، توانمند شدن. اینها دیگه نمیپذیرن که به کنج آشپزخونه فقط رانده بشن، به کنج خونه رانده بشن و از تخصص و تواناییشون استفاده نشه. شما ببینید خانم میرزایی در آمریکا برای ایران، برای جهان افتخار میاره، برای زنان جهان، و اینها باید دیده بشه. وقتی نظامی، حکومتی اینها رو نبینه، خب مسلماً برنامه‌هایی رو پیاده خواهد کرد که متناسب نه با نیاز مردم اون جامعه است، نه متناسب با خواستشون هست. به همین دلیل هست بله خب مردم بسیار ناراضی هستند. اونی که پول داره نمیدونه پولش رو چجوری باید خرج بکنه، میره در نتیجه توی کاباره‌های دبی این ور اون ور، اونی که اهل اون هست. و اینها در مملکت خودمون به اصطلاح جایی رو برای اینکه بتونن تفریح سالم داشته باشن، زندگی راحت داشته باشن، بتونن شب یک پارتی بدن، 4 تا دوستشون رو دعوت بکنن، این موسیقی بذارن، نیست. شما اگر صدای موسیقی از خونت به اصطلاح در خونت موسیقی داشته باشی، پارتی داشته باشی، میان دستگیر میکنن، میبرن، میگیرن. حالا الان یکم بهتر شده، ولی قبلا حتی داشتن یک نوار، یک کاست معمولی هم جرم بود. سپاس و دەستخۆشی لە میانی ئەم جارەی بەرنامەکەمان. ئەو مارە خوێنخوێرە لە ماوەی دەسەڵاتی 35 ساڵی خۆیدا خوێنی دەماری ژنان و کچان و لاوان و گەنجان و هەموو پیاوانی وڵاتەکەمانی هەڵمژیوە تا ئەلانیشی لەگەڵ بێت خوێنی دەماری خەڵکی ئێران و بەتایبەتی خەڵکی ئازا و ئازادیخواز و بەورەی کوردستانی هەڵمژیوە. ژیان و گوزەرانی بۆ خەڵکی دەیان و سەدان قات خراپتر و دژواتر کردووە، بەڵام هیچ کات نەیتوانیوە ئەو ورەیە دابەزێنێت. بە هەموو ئەمانەشەوە ژنان چ لە ئێران و چ لە کوردستانی پیرۆز و چ لە سنگەرەکانی پێشمەرگایەتیدا دەست لە خەبات و شۆڕش هەڵناگرن و کۆماری ئیسلامی دڵنیا بێت کە ڕۆژەکانی ئاخری هەناسەیەتی بە دڵنیاییەوە دەڵێن کە بزوتنەوەی شۆڕشگەرانە هەر بەردەوامە. لە بەرنامەیەم دارشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندوی هاوڕێی شەهید مەحسومە بەرزەگەر ناسراو بە لەیلا، پێشمەرگەی ئازای ناوڕێزەکانی کۆمەڵە، یادی بەرز و بەڕێز بێت. هاوڕێ مەحسومە بەرزگەر ناسرا بە لەیلا ساڵی 1335 هەتاوی لە گوندی قروچای سەر بە شاری بۆکان لەدایک بوو. هاوڕێ مەحسومە ساڵی 1355 هەتاوی ژیانی هاوبێشی پێکەنا و لە شاری مەهاباد نیشتەجێ بوو. هاوڕێ مەحسومە پاش ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە 26 ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە ڕێزەکانی ڕێخستنی کۆمەڵە لە شاری مەهاباد گردو و ئەو ئەرکانی کە لەلایەن تەشکیلاتی کۆمەڵە لەم شارە پێی دەستپێردرا بۆ پەڕی دڵسۆزی و وەفاداریەوە جێبەجێ دەکردن. هاوڕێ مەحسومە لەلایەن تەشکیلاتی کۆمەڵەوە 2 جار بۆ ماموریەت ڕەوانەی شارەکانی ورمێ و میاندۆ کرا و ئەرکە پێسپێردراوەکانی بە سەرکەوتنەوە بە ئەنجام دەگەاند.
هاوڕێ ماسوومە لە مانگی خەرمانانی ساڵی 1359 هەتاوی لە کاتی چوونی بۆ یەکێک لە مەقەڕەکانی کۆمەڵە لە شاری مەهاباد لەلایەن بە کرێگیراوێکی ڕژیمەوە شناسایی دەکرێت. ئەو بە کرێگیراوە ئارپیجێک ڕوبەڕووی مەقاڕی کۆمەڵە دەتەقێنێکە لە کامدا هاوڕێ ماسوومە بریندار دەبێ و لەلایەن چەند پێشمەرگەیەکی کۆمەڵەوە بۆ نەخۆشخانە دەگوازرێتەوە و لەبەر کاریبوونی برینەکەی زۆر بەپەلا نەشتەرگەری بۆ دەکرێت. نەشتەرگەریەکەی بە سەرکەوتنەوە ئەنجام دەدرێت، بەڵام دواتر لەلایەن دوو کەسەوە کە تا ئێستاش بۆ کەس نەناسراون لە نەخۆشخانە هەواڵێکی ناڕاست بە هاوڕێ ماسوومە ڕادەگەێنن کە باوکو و خوشک و براکەت کوژان و پاشان ڕادەکەن. هاوڕێ ماسوومەش بەهۆی ئەم هەواڵە دڵتەزێنەوە هاوار دەکات و بە دوای ئەو دوو کەسە دەکەوێت، لەبەر ئەوەی کە تازە نەشتەرگەری بۆ کراوە تووشی خوێنبەربوون دەبێت کە بەداخەوە بەو هۆیەوە گیانی ئازیزی بەخت دەکات. بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان هیوادارین کە بە ڕەخنەوە پێشنیار و پرسیارەکانتان بەرنامەی تەوارەکان ڕازاوە بکەن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر کات و ساتێکی پڕ لە خۆشی بۆ هەموو لایەکتان بە ئاوات دەخوازم. هەر شاد بن.